هەوڵەکانی دانانی سەرۆکوەزیرانی نوێی عێراق بەردەوامە. دۆخی ئەمڕۆی عێراق وا دەخوازێت لایەنەکان لە بەرامبەر بەرژەوەندی گشتیەکان هەوڵی جددی بدەن و دیدی هاوبەش بهێنرێتە ئاراوە بۆ بەرژەوەندەکانی کورد و کوردستان. بەڕای شارەزانی بواری سیاسی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند و تێپەڕاندنی قەیران لە واقعی ئەمڕۆدا پێویستی بە پرۆسەی هاوبەشی ڕێخستنەوەی خاڵ و کۆڵەکە سەرەکیەکانی نێوان هەردوو لایە. بوونی سەرۆکی وەزیران لە عێراقا و سەرۆکی حکومەت لە عێراقا بۆ کورد پێم وایە بێ کەسێ بێ ئەو کەسێکی میانڕەو بێ کەسێک بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ قیادەی کوردیش و بۆ ئەحزابی کوردیش کە بە یەکگرتووی بە یەکگوتاری ئەچنە مفاوەزات و دەنگەیان بۆ ئەو کەسێک کە بێتە سەرۆکی حکومەت ئەم کەسە دان بە هەرێمی کوردستان ئابنێ کاڵم دان بە هەرێمی کوردستان ئابنێ هەرێمی کوردستان هەر ڕۆژێ بە دیدێ بە چاوێ سیر نەکرێت. ئومێدەکە لە هاتنی عادل عەبدولمادی بوو کاتە سەر حکومڕانی ئەو کاتە هەموو لایەک وەکو پیاوی تەسویە سەیریانە کرد واتە کورد سوننا شیعە لایەنەکانی کە هەمووی هاوڕابوون کەم پیاوە ئەتوانێت عێراق لە قۆناغێکەوە باتە قۆناغێکی بەڵام ئێستا بەپێی ئەوەی دۆخەکە گۆڕا بەپێی و هەلومەرجێ هەیە نەخوازراوە جارێکیکە هەوڵی کاندیدکردنەوەی عادل عەبدولمادیە درێ بەنسبەت کورد موقفی سابتە کاڵم کورد هەمووی یەکێتی پارتی گۆڕان ئەو لایەنانەی کە لە بەرژەوەندی خەڵکا کارەکەم و لایەنانەی کە سەیری مەلەفی ئابووریەکەن مەلەفێکی گرنگە بۆ ئارامی بۆ ناحوی کۆمەڵاتی بۆ ئیستیقراری سیاسی. بوونی یەکریزی وەکدەنگی کورد لەسەر ئاستی عێراق و لە بەغداد بە فاکتەرێکی تر دەزانن لە بەرامبەر ئەو پێشاتانەی لەم ڕۆی عێراقدا ڕوودەدەن بە تایبەت دەستور بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان چونکە لە ڕێگەی دەستورەوە مافە بەدینە هاتوەکان بەدی دێت. حکوومەتی عێراق کەسانێک بن لەگەڵ هەرێمی کوردستانە یەکگرنەوە لەگەڵ هەرێمی کوردستانە پێکەوە هەماهەنگی بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان فراهەم بکەن و هەموو ئەوەی کە لە بەغاشە هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان مەسەلەی زۆر جار نەوت و مەسەلەی ڕادەستکردنی ئەم با بڵم شایستە دارایەکانی کە لە هەرێمیشا هەیە بۆ گەڕانەوە بۆ بەغا ئەمەش ئەکرێ قسەی لەسەر بکرێ ئەکرێ لە هەردوو دیوە خوێنەوەیەکی بۆ بکرێ چی لە بەرژەوەندی بەغا و چی لە بەرژەوەندی هەردوولا هەیە بە بەرژەوەندی هاوبەش دوا قسە و دوا دانووسانی لەسەر بکرێ. هیوا خواستی هەم عێراقیەکانە هەم خەڵکی کوردستانیشە کە ئێمە نەبینە ساحەی ململانی و شەڕ کە ئیسا بەڕاستیەوە بینی لە بینی ئەمریکا ئێرانە ئێمە هیچ بەرژەوەندیەکمان نیەتیایە بەرژەوەندیمان لەوەی علاقات و پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەکە باش بووە بۆیە پێم وایە تەبایی و یەکڕیزی و یەکدەنگی و یەک هەڵوێستی خەڵکی کوردستان و قیادەی سیاسی بۆم قۆناغە بۆی ئەم ئەزمەیە تێپەڕین زۆر دەوریە بێ و لێکەوتەی باشیە بێت. بەرژەوەندیمان لەوەی علاقات و پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەکە باش بووە بۆیە پێم وایە تەبایی و یەکڕیزی و یەکدەنگی و یەک هەڵوێستی خەڵکی کوردستان و قیادەی سیاسی بۆم قۆناغە بۆی ئەم ئەزمەیە تێپەڕین زۆر دەوریە بێ و لێکەوتەی باشیە بێت. چاودێرانی سیاسیەوە دەخەنە ڕوو بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەوڵدان بۆ دۆزینەوەی دیدی هاوبەش دەبێت پشت بە بنەماکانی دەستور ببەسرێت بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکی و بەدەستێنانی مافەکان ئەویش دەبێت لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی و تێپەڕاندنی قەیرانەکان بێ و بتوانرێت زیاتر مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بهێنرێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی